وەک چالاکێکی ئاسایی مانگانە نووسینگەی چەمچەماڵی دەستگای بەخشین لە درێژەی کار و چالاکە زۆر بە جۆرەکانی و بە هاوکاری دەستگای سۆمای چاوان و کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزاکە موچە و بەشە گۆشت و شیرینی بەسەر نزیکەی 100 منداڵی بێسەرپەرشدا دابەش کرد. دیارە ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ 25 چوارە هەڵسەین بە دابەشکردنی موچەی بێباوکان کە زیاد لە 100 مناڵن و لەگەڵ ئەوەشدا سوپاسی و خێرخوازاکەین کە گۆشتی بۆمان دابین کرد لە دەروی وڵات کە حەزی نەگەن ناوێنین و سوپاسی کارگەی شیرینی ژی دەکەین کە مانگانە شیرینەکانمان بۆ دابینەکە و ئێمە لێرەوە جێ خۆەتی دەستخۆشی لەو کەسانە بکەین کە کافالەتی ئەم مناڵە بێباوکانەمان بۆکەن و هاوکارمانن کە مانگانە بتوانین لە کاتی خۆیان موچەکانیان پێ بدەین. شایانی باسە دیارە کۆمەڵگەکانی نەخۆشخانەکانی بێخشین و کۆمەڵگەکانیشی هەمویان بەکامل هاوکار و دەستباری ئێمە بەشێ لەم موچانەمانەوە دکتۆرە بەڕێزانەیە کە بۆمان دابینەکە بەشێ لەم موچانەمان خێر و داهاتی و نەخۆشخانانی بەخشینە بۆمان دابینەکە بڕواکەی بەشێک لە موچەکانمان ئەو کارمەندانەیە کە لە نەخۆشخانەکانی بەخشینە بە موچەیەکی کەم کارەکەن کە ئومێدیان بە خێری قیامەتیانە اینجا ئومێدێ بەوەی کەوا موچێکی کەم لە پەنای ئیشەکەی وەرەگرن و بەشێ لە موچەکانیان مانگان نادەن بە ئێمەوەی کە نەسنووقی بێباوکان و تا ئێمە بتوانین هاوکاری ئەم مناڵە نازدارانەی پێ بکەین. منداڵانی نازدار و دایکانی منداڵانی بێباوک جیاواز لە چالاکیەکانی دیکەی بەخشین با بەرزکردنەوەی دروشتمین جیاواز پاڵپشتی و پشتگیری خۆیان بۆ نەخۆشخانەی بەخشین و دەستگای بەخشین دەربڕی و داواکارن خەڵکی لە بەرامبەر ئەو هێرشە ناڕەوای دەکرێتە سەر بەخشین هەڵوێز بەربگرن. ئێمە لێرانە کۆبووینەتەوە هەمومان دایکان و مناڵانی بێسەرپەرشت و دایکانی خاوەن مناڵی یەتیمین لێرانەیە کۆمەڵە هێرشی سۆشیال میدیا کراوەتە سەر کۆمەڵگەکانی بەخشین. بەڕاستی ئێمە لێرەیە داوای ئەوە ئەکەین کە ئەم هێرشانە ڕابگیرێت لەسەر کۆمەڵگەکانی بەخشین چونکە ئێمە زۆر پێویستمان بمانە هاوکاری ئێمن دامی ئێمە ئەکرێت لە ڕێی ئەوانە و مناڵەکانمان پەروەردە ئەبن لە ڕێی ئەوان و مناڵەکانمان ئەخوێنن ئەلحەمدولیلا لە ڕێی ئەوانەوە هاوکاری ئەکرین مانگانە هاوکاریەکانمان ئەبڕێ ئەگەر ئێوە ئەو شوێنانە دابخەن هیوادارین ئەم هێرشانە ڕابگیرێ بەسەر کۆمەڵگەی بەخشین. وەکو ئافرەتێکی بێهاوژین کە منداڵی بێباوکم هەیە لەو نەخۆشخانەیە چارەسەری خۆم کراوە چارەسەری منداڵم کراوە بە نرخێکی زۆر گونجاو لە کاتێکی شاکە هیچ بڕەپارەیەکیشیان لێمان وەرنەگیراوە لە چەند حاڵەتێکە بۆ دەخێرخوازان داواکارم لە هەموو لایەک ئێمە بە هەموو شێوەیەک ناڕزاین لە داخستنی نەخۆشخانەی بەخشین داواکارم لە خوای گەورە هەموو لایەک سەربەرز بکە داواکارم لە خوای گەورە نەخۆشخانەی بەخشین سەربەرز بکە دەستگای خێرخوازی بەخشین سەربەرز بکە. بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین زۆر یارمەتیمان بۆ بە تایبەتی ئەو دکتۆرە بەڕێزانە کە لە گرفانی خۆی داهاتەکانی خۆیان کردێتە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی جێ متمانەی هەمووانە دەستگای خێرخوازی بەخشین من داواکارم ئەم دژایەتی خستەخانەی بەخشین نەکرێت و لاینە پەیوەندیە دارەکان بێنە سەردەنگ و هیوادارم دار نەخرێت و هەر بەردەوام بن چونکە ئەمە موچی مانگانمان ئەدەنێت و لە ڕەمەزانە یارمەتیمان ئەدەن جلمان بۆ ئەکەن ئەگەر ئەوان نەبن کێ جلمان بۆ ئەکەن لانی پەیوەندی دار جلمان بۆ ئەکەن. دەستگای بەخشین لەژێر دروشمی بەهێزتر لە دوێنێ لە کار و چالاکەی خێرخوازیەکانی و خزمەتکردنی هاوڵاتیان بێ جیاوازی بەردەوامە ئەمەش بۆتە جێی دڵخۆشی و شانازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.